ڕۆیا عومەر حەسەنە دانیشتووی شاری سلێمانیم ئەندام لە گروپی خەیاڵی خانمان لە ڕێگەی سەرۆ گروپەکەمان و سروەخان ئاگادار کرامەوە کە فیستیڤاڵێکی ئاوا هەیە بەشداری بکەین ئیتر وەکو هاوکاری هەر سەرۆ گروپەکەمان هاوکاری کردوین لێرە کە پلانەمان بەکرێ بڵین بە ئیجار گرتووە بۆ ناساندنی کارەکانمان من وەکو بەشداری کە بەشداریم کرد بە ئەکسسوارات و عەبا و سێتی نوێژ بەشداریم کردووە بە زیاتر ئەو شتانە لێرە ساغە بێتەوە کە تۆزێ هەرزان بڵین تا 5,000 و ئەوانە ئەو ئیشانەی من زیاتر تاسەیتم نەفرۆشتووە بڵین ماشی زۆر زۆرەوەی سێتی نوێژەکە بۆم شوێنانە زیاتر ینی زۆر سەرم نابێت. نام گۆنایە پەیجەکەشم ناوی گۆنا دیزاین هەر بە ناوی خۆمەوە هەوڵم ماوە ئەو فکرانەی کە لە مشکی خۆمایە بیکەم بە ئەکسسواراتێک و وا دابنین کە کەسەکان کە ئەیبەن تایبەت بێ بۆ خۆیان هەر کەسە و تەسمیمێکی جیاوازی خۆی هەیە و مرواری و قەزوان زیاتر بەکارهێنم چونکە قەزوان کەم بەکارێت بۆ کچ حەزم کردووە مۆدێلەکەی وابێ یان دیزاینەکەی وابێ هەم مۆدێرن بێ هەم مۆرگی قەزوانەکەشی پێوە بێ و ئێمە لە سلێمانی و بەشداریمان کردووە و گروپێک بەشدار بووین یەکەم ساڵمانە لە فستیڤاڵی هەنارە بەشدارە بین ئیتر کارەکانمان داناوە هیوادارن خەڵک سەردانمان بکەن. ناوم سۆزە محەممەدە لە سلێمانیەوە هاتووم ئەم ساڵ بۆ ماوەی 4 ساڵە بەشدارە بم لە فستیڤاڵی هەنار فستیڤاڵی هەنارێکی کە لەو فستیڤاڵانەی کە لە هەموو ساڵێک لە ئاشتاری هەڵەبجەی شەید ئەنجام ئەدرێت کە کۆمەڵێک خەڵک ئێمەشۆک و کۆمەڵە خەڵک بەشداریکەن ئێمەژۆک و کۆمەڵێک دەستڕەنگین و کۆمەڵێک ڕێکخراوی هونەری دەست بەشدارین ئەمڕۆ من لەگەڵ کۆمەڵە هاوڕێم لێرە بەشدار بووم بە ئیشەکانی من زیاتر مێخەکە لەسەر مێخەک و جاجم ئیش ئەەکەم پێم خۆش بوو زیاتر لە ڕێک ئەم فستیڤاڵانەوە بتوانم کارەکانم بە خەڵک بناسێنم. مناوم تیشکۆ تەیبە لە کەلارەوە هاتوین لەگەڵ ئەو کچانەی کە پێکەوە لە گروپی خانمانی دەستڕەنگینی کەلار بەشداریمان کردووە من بۆ خۆم ئەمە دووەم ساڵە بەشداریەکەم هەنێکیان یەکەم جاریانە دێن ئەمە جمان لە بەشداریکردن لەم جۆرە چالاکی و پێشنگانە ناساندنی کارەکانمانە و بازاڕیان پێ بکەین هەروەها لە پاڵی ئەوشە لە ڕۆمادێک و ئیسفادەیەکی لێ بکەین لێرە ئێمە چەندین بابەتمان عرض کردووە هەندێکیان بەجل و بەرەک هەندێکیان بە ئەکسسوارات خانمان هەندێکان بە وێنە کێشان و چەند جۆرێکی تریش من وەکو خۆم ئەمڕۆ بە تەمام ئینشاڵڵا بەیانی بێمەوە بەڵام بۆ سێ ڕۆژەکەنە چکە دوورین ئێمە لە کەلارەوە هاتوین بڵێ شەو ئەچینەوە دووبارە بەیانی ئینشاڵڵا دێنەوە. يعني الشوق وين؟ يلا